لا هاوکارم ڕۆژان ئەبوبەکر ئەو لێەوە لەگەڵما دەبێت کە ماوەی چەند ڕۆژێکە لە سەرەتای دەستپێکی فستیڤالەکەەوە لێەوە ڕووماڵی چالاکیەکانی فستیڤالەکە دەکات. ڕۆژان جەژنت پیرۆز بێ، بزانم چالاکیەکانی ئەمڕۆی فستیڤالەکە چی؟ جژنت پیرۆز بێ هەوراز، سڵاو بینەران، جژنی ئێوەش پیرۆز بێ. هێشتا نمایشی فیلمەکانی چوارەمین ڕۆژی چوارەمین فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دۆک دەستی پێ نەکردووە. لە کاژێر 11 فیلمەکان نمایش دەکرێن کە 18 فیلمی درێژ و هەروە 11 کورتە فیلمە کە 5 فیلم لێرە لە هۆڵی کۆنفرانسەکان لە نێو زانکۆی دوهۆک دەبێت و فیلمەکانی دیکەش لە مازیمۆڵ و لە نێو دوو هۆڵ لەوێش فیلمەکان نمایش دەکرێن. من ئێستایەکێک لە ئەکتەر و سینەماکارەکان میوانمە کە ئەویش بەڕێز محەممەد شیروانیە لە هەمان کاتدا خوێندکاری ماستەرە لە سینەمای گشتی لە زانکۆیەکی تورکیا. بەخێر بێت کاک محەممەد. بە شێوەیەکی گشتی ئاستی بەشداری فیلمەکان چۆن دەبینی لە فستیڤالدا بەتایبەت لە هەر چوار پارچەی کوردستان و ئەگەر باسی شارەکانیش بکەین بەتایبەتتر لە شارەکان؟ والله سەرەتا دەمەوێت جەژنی قوربان لە تەواوی گەلی کوردو و لەم ستافە جوانە کە چەندین ڕۆژە لێرەن بەبێ ماندووبوون کار دەکەن. جەژنی قوربانتان پیرۆز بێ. باسی فستیڤاڵی دۆک چوارەمین فستیڤاڵی دۆک بەشداریکردنی فیلمەکان لە تەواوی دنیاوە زۆر باش بووە، هەم لە فیلمی درێژەکان و هەم کورتە فیلمەکان. بەڵام کێشەیەکە کە ئێستا بۆ نمونە لە ڕۆژئاوا نەبوونی فیلم دروستکردن و لە ڕۆژهەڵات کە بە شێوەیەکی کەمتر تا ئاستێک دەتوانین کە باشوور و باکوور کە لە ڕووی فیلم دروستکردنەوە زۆر باش بوونە توانیویانە فیلمەکان بنێرن. بەڵام هەست بۆ دەکەین کە شارەکانی تر بۆ من ئێستا لە هەولێر کە من خەڵکی شاری هەولێرم هیچ فیلمێکی هەولێری تێدا نییە. من لە یەکەم ڕۆژەوە لێرەم. بۆچی تیانی؟ ئایا خەتای ڕێکخەرانی فستیڤاڵە یاخۆت خەتای سینەماکارانە کە خۆیان دەست پێشخەری ناکەن کارەکانیان لە فستیڤاڵێکی وادا نمایش بکرێت؟ ئێمە بێ ئەوە کێشەیەکی تاکە کەسیەیانی کێشەکە تا کەسێ نەوەگەوەی کە هەڵەیەک لە ڕێکخەرانی ئەم فستیڤاڵ هەبێت چونکە ئەم فستیڤاڵە پێما بی لەم هەرێمەدا بەیەکێک لە باشترین فستیڤاڵەکان دەبیندرێ و چەندین ساڵە بە بەردەوامی کاری خۆی دەکات بە شێوەیەکی زۆر پرۆفشناڵ و ئینتەرناشناڵ و لێژنەیەکی زۆر باش. ئەو خەڵاتانێک کە دابەش دەکرد هیچیان شێوازی ڕەخنەیەکیان شتێکی لەسەر نییە. بەڵام ئەم فیلمانێک کە بۆ من لە هەولێر کە بەشداری نەکراوە کاری پێم وابێ بەڕێوەبەرایەتیەکانە، بەڕێوەبەرایەتی سینەمای دۆک و بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر کە تەنسیقیان لەگەڵ یەکەوە بڵێکە لەسەر وەزارەتی ڕۆشنبیریە و هەروە بەڕێوەبەرایەتی سینەمای سلێمانیش کەمانە پێویستە وەک ئەڵقەیەک لە ناو یەک بن بۆ ئەوەی کە فیلمەکانیان لە فستیڤاڵ یەکتر بەشدار بێتن. باشە، من دەگەڕێمەوە لای تۆ.